لە پێنجەمین ساڵەتی دامەزراندنی تیپی زەنگەنە خولێکی بێزی تیپی تۆپی پێ بۆ تیپە میلیەکان بەڕێوەچوو کە ڕۆژانە سەدان هەندە لەنێو یاریگا ڕزگاری بینەری یاریەکە دەبوون و چێژیان لە ململانەکان وەردەگرت. ساڵانە خولا بەهێزە لەلایەن لیژنەی تیپە میلیەکان نیگەڕێکی ڕزگاری و سەرپەرشتی دەکرێت. 32 تیپی میلی لە شاری کەرکووک و دەوروبەری بەشداریان کردبوو. لە یاری کۆتایی خولەکەدا کە ژمارەیەکی ئێجگار زۆر لە هەندەران ئامادە بوون، هەردوو تیپی شەباب شۆرجە و ئاشتی شۆڕش بەرەنگار یەکتر بوونەوە. یاریزانانی هەردوو تیپ ڕکابەرێکی بەهێز یەکتریان دەکرد. سەرەتا تیپی ئاشتی سەرکەوتوو بوو لە تۆمارکردنی گۆڵ، بەڵام دواتر یاریزانانی شەباب شۆرجە گەڕانەوە بۆ ململانەکان و دوو گۆڵێک لە دوای یەکیان تۆمار کرد. لە کاتێکدا یاریەکە بەرەو کۆتایی دەچوو، تیپی ئاشتی دوو گۆڵان تۆمار کرد و با شایستەی بوون بە پاڵەوانی خولەکە. لە کۆتاییشدا خەڵات و دیاری پێشکەش با تیپ و یاریزانە سەرکەوتووەکان کرا. یاریەکان بە دوور بێ، بەڵام ئەوە تا ئێستا بێدەنگە ئەم هەموو ناوە جوانی لە کەرکووک کۆبووەتەوە. محەممەد، عومەر، عەلی یەکەمی یاریەکە شۆڕش ستار هەرێکە لە ئاردەرەکانی سەرمەند غازی شەیدا شەرزاد فامی ستار تیلان شەباب شۆرجە شەفی یاریگایە مەترسیدارە باڕاستی خارج هەوڵەکان لە چەپەوە دەگۆڕێ زانیار تیپی شەباب شۆرجێ پێشەوە یاریگا گۆڕەکە ئافەری بە زانیار ئاشتی لە هەوڵدان ئاشتی دەیانەوێت بگەڕێنەوە بەڵام ڕەخێب ڕۆکان دەڕوا شۆڕش ستار دوورە یان باڕاستی ناوچەی سز گەورەکانی سەد و ڕێیان و دیارە جەماوەلەکان ئەفرعەوە جمهوریتیانیە لێمان ڕازی بێ بەسە، بەڵام وەڵڵای خۆشە کە خەڵکیش لێت ڕازی بێ. ئەمە خەتەرە، ئەمە مەترسیدە شۆڕش دەستخۆش بەناو ژوانەکان ئافرین بە یاریزانانی ئەردوولا. ئەمە هەمووان دەرە شانازیە بۆ هەموو کەرکووک، بۆ هەموو گەڕێکی ڕزگاری. خۆت بە چاوی خۆت بینیت ئەم گەڕێکی ڕزگاری ئەم ساحە خۆشە. دەستخۆشێکی تایبەتمان لە کاغڕێ بوارێ، دەستخۆشێکی تایبەتمان لە بەشی وەرچی مامەڕەزایە، هاوکارێکی تەوامان بووە لە هەموو لایە. بەڵام یەک شتێکمان نقصانە، بەزمە دەڕەجات. خۆت ئاگادار بووین لە هەموو خولەکانی کوردستان و عێراقیش ئەم هەندەرانە نیرە یاریگایە. هیوادارین ئاوڕێکمان لێ بدەنەوە، ئاوڕێکمان لێ بدەنەوە، بەزمە دەڕەجاتێکمان بۆ دروستکردنی هیچ شتێکمان نایە. دیارە لە کاتی گۆڵکردنا تەبعاً متعە شتێکی جیاوازەیە. کاتێک ئێمە هەمیشە زۆر جار دوا خولەکان گۆڵەکەین، کاتێک تیپەکە بێئومێدە ئاخر دەقە ئاخر سانێمە گۆڵەکەین، یعنی بەشەر حساسێکی بۆ دروستە بێ کە خۆی پێڕاناگیرێ. ئەمەش تعبیر لە خۆشەویستیەکە بۆ وەرزش. لە کاتی شکستی تیپەکە تا چۆنی ئەو زانیمان کە هیباتەوە دڵە زۆر خۆشە. ئەی شکست وەڵا دیارە شکست بە ڕۆحی ڕاضیەوە قبوڵەکەین، بەڵام دوای یاریەکە خۆم لە ناخەوە زۆر بێتاقە دەبم و زۆریش خەپە دەخۆم، چونکە بەڕاستەکەی من هەر شتێک بکەم بەجددیەکەم، بە تایبەتی بابی وەرزش کە وەرزشم خۆشەوێ، بە دۆڕان بێتاقە دەبم بە بردنەوەکانیش دڵخۆشە بم.